کوردستانە هەموو کەس ئازاد ڕێکخراو دروستکە هەموو کەس بخۆی ئازاد حیزبی سیاسی دروستکە ئازادی سیاسی بەپێی پێویست لە هەرێمی کوردستان هەیە لە جوهۆک خۆپیشاندان لە بارگاکان چیزانن ئابی ئازادی دەربڕینی حیزبەکان لەکوێ دێکەوە ئەگەر بێت لە سەواڵەکە ئێستا ئەو ئەزانێت ڕێخستنێکی سەربەخۆی مافی خۆمانە کە هەڵگیری بیرروڕای بیرمەندێک فەیلسوفێکی کوردبی ئێمە چی بکەین ئازادیمان داوە بە ئێوە و چونەتە دەرەوە لە ناوی سێتی و پارشتان دراوە ئێوە بۆ ئازادیتانیانێتی ئازادی ئەم حکومەتی هەرێمی کوردستان ئەو ئاستەنگیانەی کە ڕوبەڕووی پارتیەکەی ئێمە بۆتەوە هەتا ڕۆژی ئەمڕۆژ ئەو ئاستەنگیانە بەردەوامە ئەمانە بە بڕیاری سیاسیە هیچ کاتێ بە یاسا ئێمە قەدەغە نەکراوی وڵامەتارەکانتان تەنها نوێری ئێوە بوون وڵاتی خەڵکیان نەکردووە ئەمە ڕخنێکە لێوە ئەزانی ئەوانەی گۆڕاژ نوێنەری خۆیان بوون نوێی خەڵکیان نەکردووە هەڵبژاردن ئەم شەو کاتژمێر 8:05 لە NRT و پێشکەشتان دەکرێت.